دیارە لە تەوافقی نێوان حزبەکان بۆ دروستبوونی کابینەی نوێیەم کۆمەڵێک گۆڕانکاری هەیە و کۆمەڵێک پۆست هەیە داواکرای لەلایەن حزبەکان. لەوانە هەندێک لە پۆستەکان احتیمالە لە دەست پارتی دیموکراتی کوردستان بێ، بەڵام درابێت بە گۆڕانیان درابێت بە یەکێتی. بۆیە لە زمینی ئەو تەوافقە گۆڕانکاریەکان لەسەر ئاستی وەزیرکران ئینجارە لەسەر ئاستی وەکیل وەزیر، لەسەر ئاستی ڕاوێژکار و بەڕێوەبەری گشتەکانیش دەکرێن. سەبارەت بەو بەڕێوەبەرگشتیانەی کەەوە لەسەر ئاستی هەرێمی کوردستانن، ئەوە لە دەسەڵاتی ئەنجومەنی وەزیراندایە، ئەوان ئیجراعاتی خۆیان دەکەن و پشکەکان دابەش دەکەن بەسەر حزبەکان. لەلایەن پارێزگاوە نووسراوێک ئاراستەی ئەنجومەن دەکرێت بۆ ئەوەی پۆستەکان پڕ بکرێنەوە، چه ئەوانەی شاغرن چه ئەوانەی گۆڕانکاریان دەکرێت. ئێمە ئینتیزاری پاکێجی گۆڕانکاریەکان دەکەین، چونکە تاوەکو ئێستا لەلایەن حزبەکان ئاشکرا نەکرایە کە پاکێجەکان تا چه ئاستێک دەڕەوەوە چ پۆستێکیان داوا کردیە، بەڵام دڵنیام گۆڕانکاری دەکرێت بە تاکیدی و لەسەر ئاستی پارێزگای هەولێر ئێمە 12 بەڕێوەبەری گشتیمان هەیە، زائیدەن سەرۆکی شارەوانیش کە لە پێگەی بەڕێوەبەری گشتیدایە. ئەم 13 بەڕێوەبەری گشتی سنووری پارێزگایە، ئەوانە هەندێکیان بە وەکالەت بەڕێوە دەچن، ئەوە دەبێت پڕ بکرێنەوە و هەندێکیان احتیمالە بدرێن بە حزبەکانی تر بۆ ئەوەی ینی مشارەکە بکەن لەسەر ئاستی ئەو پاکێجی کە پێشکەشیان کردووە بە پارتی دیموکراتی کوردستان لە ئەسنای مفاوەزات و دروستبوونی کابینەی نوێیەم. دیارە کابینەی نوێیەم پەیامێکی هەڵگرتووە کە پەیامی چاکسازی و ئەو پەیامەش بەوە دەکرێت کە گۆڕانکاری لە زۆر لە پۆست و لە دەموچاوەکان بکرێ و دڵنیام لە کاتێکی نێزیک گۆڕانکاری دەکرێت، بەڵام هیچ وعدەیەک دیار نەکراوە.